هونەرمەند و پێشمەرگە بوو. دەنگی ببووە هێزی گیانفیدایی پێشمەرگە. هێمنی شاعیر بە بیستنی دەنگی دەیدایە پڕمەی گریان. ئۆ کاچی پێشمەرگە شۆڕش ژێری قارەمان، ئۆ کاچی پێشمەرگە شۆڕش ژێری قارەمان، ناوی پیرۆزی تۆیە بۆتە وێردی سەرێ زوبان، ناوی پیرۆزی تۆیە بۆتە وێردی سەرێ زوبان، بۆتە وێردی سەرێ زوبان. حەمەجەزا ئەو هونەرمەندەی 40 ساڵ هونەر و تێکۆشانی پێشکەش کردو تا کۆچی دواییشی کرد بە سەلیقەوە گۆرانیەکانی پێشکەش دەکرد. شیلانە عزیز بوون نزیکە مەردی منە، عاشقی تۆ لە دڵما دەریایەکی بێ منە. شیلانە عزیز بوون نزیکە مەردی منە، عاشقی تۆ لە دڵما دەریایەکی بێ منە. پێکەنین خەندەکرد عەزابی قەبری منە. ئەو لە گۆرانی و مەقام گەنجینەیەک بوو کە بە هەستێکی جوان ئاوازی ڕەسەنی کوردی پێشکەش دەکرد بە گۆرانیانی نیشتیمانی و ئەوینداری و مەقامەکانی کە زۆر تێیدا سەرکەوتوو بوو بووە خاوەن پێگەیەکی گەورە لە نێو هونەری کوردیدا. هەروەها پێشمەرگەیەکی بە ئەمەکی کوردستان بوو. دەنگی ئەو هێزی ئەژنۆ و ورەی پێشمەرگە بوو کە لە ناخیەوە دەهاتە دەرێ و هەرزوو دەگەیشتە کەژ و کێوەکانی کوردستان. ئەو دەیوت مەڵێن دەترسێ و لە ترسی مەرگ پەشێوە، پێشمەرگە بم دەکەومە پێش ئێوە. پێشمەرگە بم هەراکەومە پێشێوە، بە مەرجی پێشمەرجیەوە سوودەمای ڕووشم زەردەی پێکەنی هەر پێوە. حەمەجەزا گۆرانی بۆ عاشقان و کوردبوون دەوت لە یەک کاتدا ناڵەی ئازاری کوردبوون و شادی بۆ خەباتی سەرکەوتن دەگێڕا و هۆکاکی پێشمەرگەی دەکردا دیاری شاخ و شار. ئۆ کاچی پێشمەرگە شۆڕش ژێری قارەمان، ئۆ کاچی پێشمەرگە شۆڕش ژێری قارەمان، ناوی پیرۆزی تۆیە بۆتە وێردی سەرێ زوبان، ناوی پیرۆزی تۆیە بۆتە وێردی سەرێ زوبان، بۆتە وێردی سەرێ زوبان. حەمەجەزا سەدا پڕسۆزەکەی شار و شاخ لە ساڵی 1949 لە شاری سلێمانی لەدایک بووە. هەر لە منداڵیەوە ئارەزووی هونەر و سترانی کردووە. لە تەمەنی 19 ساڵیدا ژیانی هاوسەری پێکەوە ناوە و خاوەنی 6 منداڵ بووە، 2 کوڕ و 4 کچ. حەمەجەزا لە ساڵی 1969دا پەیوەندی کردووە بە شۆڕشی ڕزگاری خوازی کوردەوە و چەندین ساڵی تەمەنی ژیانی لە پێشمەرگایەتیدا بەسەر بردووە. سەرڕای سەختی ژیانی شاخ و پێشمەرگایەتی هونەرمەندی ناوبراو لە هونەر دوور نەکەوتۆتە و چالاکی خۆی لەگەڵ تیپی موزیکی شەهید کارزان درێژە پێداوە. ئەو هونەرمەندە ساڵی 1990 لەگەڵ خانەوادەکەی بەرە وڵاتی دانیمارک ڕۆیشتن و زۆرجار سەردانی کوردستانی دەکردەوە و بەشداری چالاکی هونەری دەکرد. لە دوای 2000ەوە چەندین ئاهەنگی لە هەولێر، سلێمانی، کەرکووک، ڕۆژهەڵاتی کوردستان سازداوە و بەشداری دایان بەرنامەی ڕادیۆیی و تەلەڤیزیۆنی کردووە. حەمەجەزا لە پاڵ دەنگە سازگاریەکەی خەریکی نووسینی هۆنراوەش بوو، دیوانێکی گەورەی بە چاپ گەیاندووە. ئێوارەی 1 دەی 2010 دڵە گەورەکەی لە لێدان کەوت و بە یەکجاری ماڵ ئاوایی لە ژیان کرد و هونەرەکەی وەکو یادگارێکی بەپێز بۆ جێهێشتی. هەر هەمان ڕۆژ لە کەژاوەیەکی پڕشکۆی شایستەدا و بە ئامادەبوونی ژمارێکی زۆری بنەماڵە و کەسوکار و دۆستان و هاوڕێیانی هونەرمەند لە گردی سەیوان لە سلێمانی بە خاک سپێردرا.